قۆناغی شازەمین پێشانگا و هەروەها ئەو قەڵبارەیەی تەواجودی ئەو هەماهاوڵاتی ئەو خوێنەرانە تا چەندە ڕەبوویەی جەنابەت گرینگە و پێویستە لە بۆ دروستبوونی کارتێکی خوێنەر لە ڕۆشن بزانە ئەو قسانەی کردت پێویست ناکە من بیڵێمەوە و قسەکانت تەواوە کتێب و پێشانگاکە گرنگە بەڵام بەنسبەت منەوە ئەوە لەلام گرنگە بەنسبەت منەوە ئەم ساڵ ئەو تەجروبەیەم کرد کە کتێب باێمە سەر تیشرت کتێب باێمە سەر زەمبیل بۆ نمونە ئەمە تیشرتەکانمە ئەمە قسەی شعرێکی ناو شعرێکی خۆمە ئەوە ناوی خەڵکم نووسیوە سۆما ئەو خوێنەی لێت دەڕژێ بیڕوێنە یعنی ناوی کچێکم نووسیوە یا ناوی کوڕێک و لە ژێرەوە دێڕە شعرێکی خۆم نووسەر وەختی پیشانگایەکی نوێ دێ دەبێ خۆی بۆ ئەوە ئامادە بکە لەو پیشانگا ئەنتەرناشناڵە چ شتێکی ئەنتەرناشناڵ نییە بزانم چ شتێکی تازە بڵێ کە ئەتۆ شتێکی تازەت کرد لەناو ئەو پیشانگایە نوێ بوو ئەو پیشانگایە نرخ پەیدا دەکات لای من ئەو سوالانە گرنگن ناوی جەنابەت ئەحمەد جان ئەوە گرنگ نییە پیشانگا دەکرێتەوە ئەوە گرنگە نووسەرەکان لە ناو پیشانگا چت شتێکی تازە دەکەن کە پەیوەندی بە کتێبەوە هەیە ئەوها من کتێبم هاوێستە سەر تیشرت بزانە ڕاست با چەپ بڕۆ گەنج لۆ تیشرتی ئەمریکی بکڕی وایە لۆ تیشرتی ئەوروپی بکڕی لۆ تیشرتی کوردی نەکڕی ئەوە چ عیبیتی برام ڕاست بە چەپ بڕۆ یعنی تۆ ڕاست بە پیاو بە چەپ دەڕۆی چێ بەس ڕاست بە چەپ بڕۆ دیدگای جەنابتان دکتۆر گیان پێویستە کتێب هەموو کار لە نزیکترین شوێنی مرۆڤ بێت و هێناتە سەر سینگی ئەو کەسەکان کە لەبەر ئافەرین پارەیەکی زۆرم هەبێ ئەوە بەرهەم بهێن یان ملیاردێرێک ملیاردێر نا ملیۆنێرێک وەنیا بلێ فەرهاد وەرە ئەو تیشرتانە من لۆ تەبع دەکەم لۆ ئەوەی گەنجی کورد تیشرتی ئەمریکایی نەکڕی ها برام چ عیبیت خۆکوشتن بە ئەخلاقیە ئەفکارێکی خراپە بە یەک کەلیمە یەک کتابت پێ دەڵێم کتێب هەیە دەیخینیەوە یەک جملت پێ ناڵێ لە بیرت ببینێتەوە ئەمن بە یەک جملەوە دەکەم هەزار کتابت بەبیر بێتەوە وەلە خۆکوشتن بە ئەخلاقیە خەڵک بیر دەکاتەوە چیتر خۆی نەکوژێ ئەوە هەموو کردومەتە تیشرت ئەوە دێڕە شعرێکی خۆمە عائلە تەماشا ئەڵڵا محەممەد درودی خوا لێوی مارکس فرێدریک ئەنجلس بن لادن داروین خومینی لێرەش نووسرای عائلە ئێمە کتابە من کتابم هینا ناو لەوحە ئەمەیە نووسەر ئەبێ بیکە لە کاتی پیشانگا دەنا کتابمەوە ئەوە کتابەکارم لە بازاڕیشەیە بەس مادەم پیشانگا لای تۆ مهمە بەڕێی من ئەو کاتە مهم دەبێ کە نووسەر بتوانێت ئامرازی نوێی تعبیر و کاری نوێی دەربڕین نەک کتێب چاپکردن دوایە خشتومەتە سەر پۆستکارتەکان لەو دیون وەختان نەگرم پۆستکارت بە هەمان شێوە پۆستکارت مهمە بکرێتە کتاب ئەمن بە هەدیە دەدەمە تو سەری ساڵ پولەکی لێ دەدەم ئەفکاری فەرهاد پیرباڵی ئەفکاری شێزاد حەسەنی ئەفکاری بەختیاری ئەفکاری تدەی مەلا بەختیاری ژەگە حەز بکە ئەفکاری خۆی دەخاتە سەر پۆستکارت و بڵاو دەکاتەوە یعنی تەکنیکی نوێی
خۆ دەربڕین و کتاب چاپکردن گرنگە ئەوەم کردووە من سوپاسە دەکەم. واو تەماشا هەم خەتی بە قووەتە ئێستا ڕەسام دەزانێت چم کردووە زاو خەتە بە قووەتەی قەڵەمم لا نەبردیا هەموم ئەمن دەدەمە خۆت بدا هەموم ئەتوش خۆت. يلا